پرۆتۆکۆلێکمان ئیمزا کردووە یادداشتنامەیەکی لێ تێگەیشتن کە بتوانین لەمە دووە لە بواری خوێندنی باڵا پەیوەندێکی باشمانە بێت چونکو زانکۆی زنجانێکی لەو زانکۆانەی کە لە ئاستی جیهانەوە لە ئاستی ناوچەکەەوە لە ئاستی دەوڵەتی ئیسلامی و ئێرانیشە ناوبانگێکی زۆری هەیە لەبەرەوە بۆ ئێمە مایەیەکی شانازیە و کارێکی باشە کە بتوانین خوێندکارەکانمان لەگەڵ ئەوانە بە چەند شێوەیەک بتوانین خوێندنی باڵا ئەنجام بدەین چ لەوانە جوین دیگری بێ یان ئەوەتانێ ئەوەی کە ئەمڕۆ باسمان کردو کە بتوانین مامۆستاکەمان بۆ کۆرسی سەریع بنێرین بۆیەوە هەروە فاکڵتی مێمبەرەکەمان تەبادل پێ بکەن لەگەڵ یەکتریا کە ئەوانە سەرەتایەکەن بۆ دەست پێکردنێکی بەردەوام ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکە بەرهەمی ئەوانە ئەبینین و هەوڵ ئەدەین چاویان لێ بکەین چونکو بە تایبەتی ئەو زانکۆیە زانکۆیەکی ناوازەیە لە ئێرانە زۆر کاریان هەیە کە جێگەی سەرنجن ئێستاکە لە جیهانیشە و لە ڕانکی زانکۆکانیشە زۆر پێشکەوتون لە سایتێشنا زۆر پێشکەوتون و زۆربەی توێژنەوەکانشیان لە ئاستێکی بەرزایە شاندێکی زانکۆی زنجانی کۆماری ئیسلامی ئێران کە یەکێکە لە زانکۆ هەرە گەورە و بەناوبانگەکان لە ئێرانە کە ئاستێکی زانستی زۆر باشی هەیە تەنانەت لەسەر ئاستی زانکۆکانی دنیاش سەردانی مۆنومنتی ئەنفالی کرد کە سەرۆکی زانکۆ خۆی یەکێک بوو لە ئەندامانیشان دەکە گرنگەکەی ئەو بوو کە ئەوان بەڕاستی ئەم نەهامەتی کە بە سەرگەلی کووردا هاتبوو بەو شێوەیەی کە ئەمڕۆ ئێمە بۆیانمان باس کردووە بینیان بەو شێوەیە نیان بیست بوو و زۆر متەئسیر بوون و زۆر ئەسەفی ئەویانە خواست کە تاکو ئێستا درەنگ هاتوونە سەردانی ئەم شوێنانیان کردووە و درەنگ زانیویانە کە گەلی کورد بەو ئەندازەیە زوڵمی لێکراوە بۆ ئەندازەیە زیندە بە چاڵ کراوە بۆ ئەندازەیە کیمیاباران کراوە بۆیە لە دەفتەری یادداشتەکە شاکە شتێکی نووسی سەرۆکی زانکۆی زنجار کە ئەرێ شەرم لە ئینسانبوونی خۆم ئەەکەم کە ئینسان بەدەستی ئینسان ئاوای لێ هاتووە و باسی درندەی بەئەس ئەکا و باسی مەزلومێتی ملەتی کوردەکە